سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بە خۆشحاڵیەوە لە بەرنمەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردن لەگەڵتان دەبم. لە بازنەی هەڵبژاردندا هەوڵ دەدەم تەواوی بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان لەم بەرنامەدا کۆ بکەینەوە. ئەمڕۆ گەنجێکی کارامە، گەنجێکی لێبوردە، گەنجێکی بەهێست کاندیدی پارتی دیموکراتی کوردستان و لیستی ١٩٠ پارتیمانە. سۆران سەید خەڵەف، ناسراو بە سۆران خەڵەف و زۆر جار دەڵێن سۆرانی دەستگای خێرخوازی بارزانی. هەر لە ژێر دروشمەکەی بارزانی نەمردا دەیەوێ دووبارە متمانەی دەنگدەرانی خۆی بەدەست بێنێتەوە. ئەمڕۆ سۆران خەڵەف لە بەرنامەی بازنەی سلێمانی لەگەڵمان دەبێت بۆ قسەکردن لەبارەی کار و پرۆژە و کارنامەکانی بۆ ئایندە. کاک سۆران، خۆشحاڵین کە جەنابت لەگەڵمانیت. خۆشحاڵم لە جێگەیە قساکەم کە گەیاندنی پەیامی بارزانیە و لەگەڵ کۆمەڵێک وەستاوم کە هەمیشە پێشمەرگە ئاسایی میدیایی و ئەو میدیایی کە پاڵپشتی هزری نەتەوەی کورد و ڕابەرانی کوردایەتیە کە بە سەرۆکایەتی جەنابی سەرۆک بارزانی هەمیشە پێشەنگ بوون. من خۆشحاڵم ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە لە تاریخی گەلی کورد و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتی شارە حیاتەکە شاری سلێمانی. ئێمە زانین کە بازنگەی هەڵبژاردن 4 بازنگەی جیاوازە. ئەم بازنگەی سلێمانی پێکەوە گەنگەشەی کۆمەڵێک بابەتەکەین کە گرنگە هەموو ئەو بینەرانەی کە هەیە لێرە بیبینن و گوێیان لێبێت، چونکە تا ئێستا ڕەنگە گوێیان لێ نەبوو بێت و ژمارەکان و ئەراعەکان و ڕەجیاوازەکان. باشە، من لە دەستپێکی بەرنمەکەدا گوتم زۆر جاتان نەڵێ سۆرانی دەستگای خێرخوازی بارزانی ئەم ناوە تۆزێ غەریب بێت، بەسکەوتە دەستگای خێرخوازی بارزانی ڕاست و ڕاست دەچیتە نێو هاوڵاتیەکانەوە. دەمەوێت باسی ئەوم بۆ بکەی کاک سۆران. ئێستا سۆران خەڵەف یەکێکە لە بربژێرە جوانەکان، گەنجەکان، کارامەکانی پارتی دیموکراتی کوردستان کە دەکرێت بڵێن سلێمانی و ڕەنگی سلێمانی و شار و شارۆچکەکان و تەواوی ئەم ناوچەیە و دەکرێت بڵێن بازنەی سلێمانی شانازیت پێوە دەکات. چۆن دەتوانیت ئەم شانازی بۆ خۆت دروستکەی و پێش هاتنە پێشەوەت بۆ هەڵبژاردن پێشەوەی بچیتە بەردەم ماڵێک دەکرێت بڵێن هەمومان وەکو سۆرانەکان خۆمان ئامادەکەین؟ وەڵامت سوپاس دەکەم. بابەتێکی هەرە گرنگ هەیە لە گەیاندنی پەیامی بارزانی. ئێمە دەزانین بارزانی ئەو پەیامە گرنگەی کە پێی بووە لە ڕووی داکۆکیکردن لە کوردستانیان بە ڕەنگە جیاوازەکان، بە ئاینە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکان هەوڵی داوە ببێتە باوکی ڕۆحی نەتەوەی کوردستانیان، نەک تەنها کورد، بۆ لەبەر ئەوەی دروشمی بارزانی شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. کامە دروشمی جەنابیشتە و من لەژێرە و دروشمە کارم کردووە و لەوەتەی لە دەستگای خێرخوازی بارزانی کارم کردووە هەمیشە ویستومە و دروشمە بگەێنم. هۆکارەکەشی ئەوەیە کە سۆران سەید خەڵەف ڕەنگە وەکو ئەوە نەناسرێت کە بڵێ سۆرانی دەستگای خێرخوازی بارزانی، چونکە نەمویستووە ئەو نازناوە ئەو دروشمە لە خۆم جیا بکەمەوە و پەیامی مرۆڤایەتی بارزانی بتوانین قەترە ئاسا، ڕۆح ئاسا لە ناو ئیش و کارەکانمانە ڕنگ بداتەوە. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە و زانین ئەم مانگە مانگی بانگەشەی هەڵبژاردنە و ئەبێ کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ژێرە و دروشمەی کە دەڵێ شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت کار بکات بۆ نەتەوەیی بوون، کار بکات بۆ بەرگریکردن لە خەڵکی ئەمەکداری شاری سلێمانی، خەڵکی ڕۆشنبیر و سەقافە، مەکینەی سەقافەی کوردستان و عێراق. ئەمە نازناوی شاری سلێمانی شارە حیاتەکەیە و ئەم دروشمێک کە جەناب هەڵبژاردووە بۆ هەڵبژاردنەکان بەرپرسیارەتی جەنابتان قورستر دەکات. ئێمە لە مێژە کە دەڵێیت شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. ئێمە لە مێژە چوینەتە ژێر چەتری ئەو وشەیە، چەتری ئەو دێڕە. ئەو دێڕە دەیان ئەتوانی دەیان ڕۆمان و ماستەرنامە و دکتۆرای لەسەر بێنی، چونکە پێشمەرگەکانی بارزانی، خەڵکی شاری سلێمانی کە لە کاتی وەفاتی بارزانی ئەڵێ مەیبەنەوە بۆ بارزانەی خێنە سەر چاومان. ئێستا بینین سلێمانی بێنازە، سلێمانی بێ پرۆژەیە، سلێمانیەکان داوای پرۆژە ئەکەن، داوای خزمەتگوزاریەکەن، داوای ئارامیەکەن، داوای دامەزراندن و داوای گەیاندنی ڕۆحیەتی پێکەوەی، ئەو ڕۆحیەتەی کە پێشتر داڵدەدانی بارزانی بۆ لە سلێمانی، ئەو ڕۆحیەتەی کە هەموو نەیار و نەیار کە لە سلێمانی کۆبووەوە ئێستا ترسن سڵەکەن نایەن لێرە کار بکەن.
و ئەبێ ئێمەش بچینە ژێر باری ئەو دێڕە و بچینە ژێرباری ئەو پەیامە گرنگەی کە پارتی دیموکراتی کوردستان هەیەی لەم جارە پرۆژەیەکی زۆر زۆر گرنگە ئاو ئاوەدانی ئەم بابەتە بابەتێکی سەردێڕ و وێرد و دروشم و سەرزارەکی نییە کە پارتی دیموکراتی کوردستان کاری لەسەرکات پارتی حزبی استراتیژە و خاوەنی ڕوئایەکی دوور و درێژە سەدان ساڵە کاری بۆکات ئێمە زانین پارتی خاوەنی مەبدەە خاوەنی یەک لەشکر کادیرە و خاوەنی دەیان ئەکادیمیا و توێژینەوەیە لەسەر پرۆژەی ئیدارەدان و گەیاندنی پرۆژەی خزمەتگوزاری دوێنێ هەولێرمان بینی و ئەمڕۆژ ئەبینین دوێنێ دهۆک و ئەمڕۆژ ئەبینین و دوێنێ سلێمانیشمان بینی و ئەمڕۆژمان بینیوە بۆیە خەڵکی سلێمانی پێویستی بە ئەوەیە چیتر قوربانی دەستی کەسانێک نەبێت کە نازانن ئیدارەی ئەم شارە جوانە کە بووکی کوردستانە مەکینەی سەقافی ئەعلامی عێراق و کوردستان باشە کاندیدانی پارتی و بەربژێرانی پارتی دەیانەوێت بە سلێمانی و سلێمانیەکان بڵێن دەنگمان پێ بدەن لەگەڵ دەنگەکەدا سنگ بۆ شار دەگەڕێنینەوە شاری سلێمانی ئەو شارەیە کە هەڵقوڵاوی بیر و هزرێکە کە سەدان سەرکردەی کوردستان لە شارەکانی دیکەوە هاتوون لێرە کاریان کردووە و ئێرە لانکەی شۆڕشەکان بووە و ئێرە لانکەی دەربڕینی ناڕەزایەکان بووە و داواکاریەکانیش هەتا بۆ داواکردنی ئەوەی کە پرۆژەی خزمەتگوزاری داواکاری سیاسی هەموو ئەو بابەتە پرۆتۆکۆڵیانەی کە لە کوردستانە ڕوو ئەدەن و لە شارێکی دیکە بێتە پرۆژەی خزمەتگوزاری سلێمانەکان داوایەکەن بۆیە بە دڵنیاییەوە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان و کەوادیری پارتی و دروشم و هەموو ئەو نووسینانەی کە لەو بارەیەوە بڵاوە کرێتەوە هەمویان پابندن بەو ڕێککەوتنامە تەکنیکی و سیاسی و ئیداریەی کە شاری سلێمانی پێویستی پێێتی و گەنجی سلێمانی و کچ و کوڕە جوانەکانی سلێمانی پێویستیان پێێتی بۆیە ئێمە دەستمان لێ هەڵکردووە ئەگەر دوێنە فیگەرێکی خێرخوازی بووین ئەمڕۆمانەیە لە فیگەرێکی سیاسیە خزمەتیە وڵاتە بکەین چونکە دوێنە توانیمانە هاوکاریەکان بگەێنین ئەمڕۆ پێویستە پرۆژەی خزمەتگوزاری بگەێنین چونکە سلێمانی ئەو سلێمانیە نییە ئەگەر دوێنێ پارتی بوون بڤە بووە لە شاری سلێمانی بە دڵنیاییەوە ئێستا پارتی فیگەرە براندا ئەبێ کار لەسەرەوە بکەین کە خەڵکی سلێمانی عاشقا ئێمە دڵنیاین لەوانەی کە جنێوەیەن پێیان خۆشە مفاتەحە بکرێن ماڵی مەلا مستەفا و پارتی دیموکراتی کوردستان گەورەتر ئەڕوانێت استراتیژیتر ئەڕوانێت بۆیە هەمیشە ئەو دەرگا کراوەیە و ڕۆڵەکانی ئەم شارە تا دوێنێ جنێویان بە پارتی و پارتیەکانە دانیان نەزانی پرۆژەکانی پارتی چییە کە دەگەنە خزمەتی ئەزمموی ئیدارەدانی پارتی و بە تایبەت لە هەولێر و لە دهۆک ئەبینی پارتیبوونی خۆیان ڕاگەێنن و ئەبوونن دەبنە سەرقافڵە و ئەوە نییە پارتیش جێگەیان نەکاتەوە پارتیان کا بە سەرکردە و سەرقافڵە چونکە چاویان لەوەیە پارتی خاوەنی ئیرادە و هێز و توانا و هەموو قودرەتەکانی گەلی کووردە ئەگەر حەزبەکانی دیکە چاو لەوە بکەن وەکو پارتیان پێ بکرێ پارتی و قۆناغی تێپەڕاندووە و پەڕیوەتەوە لەوەی کە کوردستانیان چاویان لەوەیە پارتی چی گەورەتریان بۆوەکە لە نێو سلێمانیەکاندا شتێک هەیە کە دەگوترێت هەموو تاکەیەکی کورد پارتیبوونێ قەرزارە جا ئەم قەرزە تازوو بدرێتەوە باشترە ئێستا فرسەتێکی باشە بۆ ئەوەی متمانە بەم هێزە جوانە گەنجە کە هاتوونەتە نێو پرۆسەکەەوە متمانیان پێ بدرێت و بتوانن بۆ ئایندەی سلێمانی و بۆ ئایندەی کوردستان و بۆ پەرلەمان ببنە هێز و دەنگ و ڕەنگی هاوڵاتیانی سلێمانی جوانەکانی سلێمانی زۆرن یەکێک لە جوانەکانی ئەوەیە بەرەو شارستانی بوونی ئەوروپی هەنگاوی ناوە ئێمە زانین خەڵکی سلێمانی پێیان خۆشە هەموو لایەنەکان تاقی بکەنەوە لە ئەوروپا و لە ئەمریکا حەزبی ڕێخستن کەمە حەزبی پرۆژە زۆرە و بۆیە ئەو حەزبانەی کە پرۆژەی زیاتر تەقدیمەکەن و خەدەماتی زیاترە خەنە خزمەتی هاوڵاتیان ئەبینیت دەنگەهێنن شاری سلێمانی خۆڕاگر لە فەراغی ساڵی 1992 تاکو پرۆسەی ئازادی عێراق بوونی پارتی لە پرۆژە خزمەتگوزاریەکانی و ئەدای سیاسی و یاسایی کۆمەڵایەتی تێکەڵاوی کۆمەڵایەتی کەمتر بووە لە شاری سلێمانی بۆیە ئەبینی گەنجەکان کە تازە پێگەیشتون ئاشنانین بە سیاسەتی پارتی و سەرکردەکان و دەموچاوەکانی پارتی بەڵام بینیمان ئاشنا بوون بە دەموچاوەکانی حەزبەکانی دیکە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام دوای ماوەیەک
گۆڕانکاری گەورە ڕوویدا لە شاری سلێمانی هەموو بە یەک دەنگ بە یەک ڕنگ هاواریان کرد بوون بە حزبی گۆڕان ئێمە بینیمان لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقا دوای دوو جار هەڵبژاردنەوەیان لە حزبی گۆڕان و دەنگدانیان بە گۆڕان هیچ ئەمەلێک نەما بۆیە بینیمان هیچ کورسیەک لە شاری سلێمانی بەدەست نەهات بۆ گۆڕان بۆیە ئەم جارە دڵنیابە و من تەئکید لەوە ئەکەمەوە بە حکمی ئەوەی من تێکەڵاویەکی زۆرم لەگەڵ خانەوادەکان دەرەوەی پارتی ئەو خانەوادانەی کە حزبە سیاسەکان شانازی پێوەکەن خۆڵەمێشیەکان بە حکمی کارکردنم ماوەی 15 ساڵە ناو خانەوادانە کارێکی گەورە و باشم کردووە ئەبینی خەڵک ئیرادەی بەهێزە و توانای ئاوردانەوەی بەرەو پارتی دیموکراتی کوردستان زۆرە بە تایبەت گەنجەکان بە تایبەت ببینە کاندیدەکانی سەدانەوەتی گەنجن وە کادیرە بەهێزەکان و بەرپرسیارەتەکان کە بەرپرسیارەتی وەرەگرن لە ناو پارتی دیموکراتی کوردستان گەنجی بەهێز و بوێرن بۆیە دڵنیاتەکەمەوە لەوەی کە لە 21دا ئەنجامەکان ڕائەگەیەنرێ ئەبینین دەنگدەرانی پارتی لە سلێمانی چ ئاوردانەوەیەک و بەپڕکردنی سندوقەکانی دەنگدان بۆ پارتی دیموکراتی کوردستان وەڵامی نارەکانی پارتیە دەنەوە. باشە کەواتە بپرسم لە بەڕێز سۆران خەڵف سلێمانی چی پێویستە؟ چیم وەڵام دەداتەوە؟ سلێمانی گەنجی سەرکردەی پێویستە، سلێمانی پرۆژەی پێویستە، سلێمانی هەموو ئەو استراتیژیە بەهێزەی پێویستە کە ئەبێ کادیرەکانی پارتی دیموکراتی کوردستان بنیاتی بنێن هەولێرێکی تر بەڵام بە سلێمانی بە ناوێکی تر بە پرۆژەی تر بە ئاوەدانکردنەوەی تر بە پێگەیاندنی گەنجی تر چیتر گەنجان بێلانە بێکار بێتوانە نەبن لە کافتریاکانە بکەون بێلانە و بێکار و بێتوانە نەبن لەسەر شەقامەکان بکەون هەڵ نەخەڵەتێنرێن سلێمانی پێویستی نەسرێتەوە سلێمانی پێویستی بەوەیە گەنجی سەرکردە ڕابەرایەتی بکات سلێمانی پێویستی بەوەیە کە چیتر بووکی کوردستان و سەقافەی کوردستان من ئەم ناوە ناوێکی تازەیە لە سلێمانی ناوم ناوە مەکینەی سەقافە مەکینەی ڕۆشنبیری لە عێراق و لە کوردستان شاری سلێمانیە بۆیە بینی دەیان سەرکردە دەیان ڕۆشنبیر لە سلێمانیەوە بەرهەم دێت ئاراستەی شار و شارچکەکانی دیکە کوردستان بە هەر لێرەدا ئەو پرسیارە ئاراستەی بەڕێستان کەم وەکو فرسەتێک کە دەتانەوێت لێرەوە وەکو بەڕێستان دەڵێن گەنجی سەرکردە گەنجی ڕۆشنبیر لە سلێمانیدا دووبارە دروست بکرێتەوە نەوەک لەژێر ئەو ئیرهابە فکریەدا گەنجەکانمان بپوکێنرێنەوە یاخو بچووکرێنەوە ماستەرنامەکەی بەڕێستان لەسەر چی بوو ئەمەم پێ بڵێ و بۆچی دەستان بۆ ئەم ناونیشانە برد منەیڵێم تاکی دەکەمەوە ئێمە فەراقێکی گەورە لە هەزری بیری نەتەوایەتی تاکی کووردا هەیە ئێمە زانین هیچ نەتەوەیەک ناتوانێت دەوڵەت دروست کات خۆی بنیاد بنێت هەتا سمبل و ڕێز دروست نەکات وەکو پارتی دیموکراتی کوردستان سمبلی پارتی بارزانیە مستەفا بارزانی سمبلی کووردە مستەفا بارزانی لە ڕۆژانێک پەیامی کورد و ئەدای کورد و سیاسەتی کورد و دیبلۆماسیەتی کوردی پەڕاندووەتەوە ئێمە دەزانین پەڕینەوە بابەتێکی زۆر گرنگە لە ڕووی ئاینیەوە سیرکەیت لە ڕووی سیاسیەوە سیرکەیت لە ڕووی سەرکردایەتیەوە سیرکەیت دەیان سەرکردەی دنیا ئێمە زانین محەممەد صلی الله عليه وسلم وەکو پێغەمبەر ئەگەر لە مەکەوە نەپەڕایەتەوە بۆ مەدینە نەیەتوانی لەو چەند ساڵە سەرکەوتنێکی گەورە بێنێتەوە بێتەوە بۆ مەککە کاتێک هاوارە کاڵێ من دەخەلە بەیت و ئەبوو سوفیان فەهوە ئامن کەواتە ئەو گەورانەی کە تا دوێنێ گەورە بوون لەناو قوڕەیشا ڕێگریان لە پێغەمبەرە کرد ئەبینین ئێستا ئەو بڕیاریان بۆ دەرئەکا هەر کەسێک بچێتە ماڵی ئەو ئامنە و دەست لێ نەدراوە بۆیە دەبینین لە سەرکردایەتی سیاسی وڵاتانیش ماندێلا جۆرج واشنتن غاندی ئەمانە پەڕینەوەیان کردووە بارزانی حدودی وڵاتانە بڕێت قاڕە ئەبڕێت بۆ گەیاندنی پەیامی کوردایەتی بۆیە ئەرکی ئەکادیمیەکانە ئەرکی نووسەرانە ئەرکی ڕۆژنامە نووسان و مامۆستایانی زانکۆ و قوتابیەکانە کە لە زانکۆ ئەخوێنن لەسەر ئەم هزرە کار بکەن بەش بە حاڵی خۆم من قەرزاری ڕۆحی بارزانیم بە حکمی ئەوەی دروشمی بارزانی شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت کردومەتە دروشمی کاری خۆم و ئەرکی منە و وەکو قوتابیەکی تەمەڵ لەو بوارە کار بکەم کە نەمتوانی بێ ڕۆحیەتی بارزانی و گەیاندنی ئەو پەیامەم گەیاند بێ بە ئەو شوێنانەی کە پێویستی پێیەتی بۆیە شاهێدی ئەدەم هەم لە بەکالۆرۆسەکەم و لە هەم ماستەرەکەم کارم لەسەرەوە کردو چۆن ئیش لەسەر ڕۆحێتی بارزانی بکەم و بە تایبەت ماستەرنامەکەم لە ژێر ناونیشانی
کارێزمای بارزانیە لە ئەدەبیاتی کوردی چونکە ئەدەبیاتی کوردی هەر لاپەڕەیەکی هەڵدەیتەوە لە گەرمیان تا بادینان لە ڕۆژئاوا تا ڕۆژەڵات ئەبینیت باسی بارزانی و گەیاندنی پەیامی بارزانیە. کاک سۆران دروشمەیەکەش هەیە ئین الله لا يحب المتكبرين. خوا هەمیشە خۆ بە زلزان و گەورەکانی خۆش ناوێوانەی خۆیان بە ئەوازان. یەشێ لەسەر ئەمەش کردووە کاک سۆران. ئێمە سەرکردەی ڕۆحی باوکی نەتەوەیی کورد وای فێر کردوین کە هەمیشە خزمەتکار بین. ئەم دروشمی پارتی دیموکراتی کوردستان ئەوانەی ڕۆحێتی بارزانی لە ناخیانە هەڵەقوڵێ بۆیە کارم لەسەر کردووە بەڵام نەمتوانیەوە بگەمە ترۆک. ئێمە هەمومان لە ناوەڕاستە ئەوەستین چونکە ئەو زاتە ڕۆژگارێک بەبێ تەلەفۆن بەبێ فاکس و بەبێ ئیمێڵ پەیامی کورد و کوردستانی گەیاندووە بە وڵاتان ئەو عیلاقات و ئەو دیبلۆماسیەتەی دروست کردووە کە ئێستا ئێمە سوودی لێ بینین. پەیوەندیە مێژوویە دیبلۆماسیەکانی نێوان ئەمریکا و فەڕەنسا و وڵاتانی ئەوروپی لەسەردەستی ئەو بۆ ئێمە ماوەتەوە. بۆیە ئەتوانین بڵێن چۆن خوای گەورە وەسفی پێغەمبەرەکە لە قورئانە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین لە دوای ئەوە ئەڵێ وما تحکم بالعدل والإحسان. ئەم ئایەتە جوانە پارتی دیموکراتی کوردستان قۆسوێتیەوە وما تحكم بالعدل والإحسان. ئەوە عدل و ئیحسانەکە ئەبینین ئاوەدانی خۆشگوزەرانی ئارامی و خۆڕاگری بیرمان نەچێت هەر ئاوەدانی گرنگ نییە و هەم متمانە و بەهێزی و خەدەمات گرنگ نییە ئەگەر کەسێک نەبێت هەموو میلەت متمانەی پێبێت بۆ ئەوەی بتوانێت خۆڕاگر بێت لە بەرامبەر دوژمنەکان و نەیارەکانی گەلی کورد. باشە نەیارەکانی گەلی کورد دەڵێن تا پارتیما بێت کورد دەردەمێنێت. ئێمە ئەگە بمانەوێت کورد لە ناوبەرین دەبێت پارتی لە ناوبەرین. پارتیش داربەڕوەکەی بارزانیە کە دەڵێ ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبین. سۆران خەڵەف دەیەوێت لە نوێنەرایەتی ئەم پارتەدا ببێتەوە دەنگ و ڕەنگی سلێمانەیەکان چونکە بەڕێستان لە بازنەی سلێمانیدا بەرپرسیارەتەکەتان قورسترە ململانەی زۆر هەیە لەم ناوچەیەدا ڕەنگی جیاوازن و دەکرێت بڵێن دەنگی جیاوازن. کاکسۆران دەیەوێت وەکو داربەڕوەکە بە هێزانە دەنگ کۆکاتەوە و بچێتەوە پەرلەمان و وەکو گوتم هێزێکی نوێ بێ بۆ سلێمانی. ئێمە زانین سلێمانی هەمیشە سەردەمانێک زۆنی زەردیان پێوتووە. بەڵێ دوای هەندێک بابەت پێڵێن زۆنی سەوز و دوایی زۆنی سەوز و نیلی و ئێستا کاتی ئەوەیە وەکو پێشتر وتم پارتی لە سلێمانی پارتی براندا و هەمومان پێویستە پارتی بوونێکیش قەرزارین و بووین بە پارتی و خوڵکی ئەوانە شەکەین کە حەزیان لێیە شەرم نەکەن دەرگای پارتی و ماڵی مەلا مستەفا کراوەیە بۆ خزمەتکردن بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێ کارە جوانەکانیان کە لە دیزاینکردنێکەوە دەست پێ بکات تاک و نووسینێک و پرۆژەی گەورە و ئاوەدانی بابێن ببنە سەرقافڵەی ئێمە ئەگەر ئێمە نەمانزانیێوان ببن بەڕێوبەری ئێمە. بۆیە پارتی و شاری سلێمانی دوانەیەکی لە یەکدانە بڕاوە و دڵنیاتەکەمەوە ئەوانەی کە دوێنێ کاریان لەسەرەوە کرد کە پارتی لەم شارە بە میوان ناوزەندە بکەن ئەمڕۆ ترسیان لەوە هەیە کە پارتی خاوەنی هێز و ئیرادەی شاری سلێمانیە. وەکو پارتیەکانی شاری سلێمانی شانازی بەوە واکەین کە هەمیشە قوربانی دەری دەستی هەموو ئەوانە بووین کە تێنەگەیشتون لە پەیام و هزری بارزانی. شاری سلێمانی شاری ئاوەدانی شاری ئارامی شاری خۆڕاگری داوایان لێ یەکەین بێن پێکەوە دەست لە ناو دەستی یەک گەنج و سەرکردە لێ هاتووەکان لە شاری سلێمانی و شاری ئەو شارانەی کە ئیدارەی سربەخۆی گەرمیان و ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین دەنگ بن بەو گەنجانەی کە نازانن کون و قوشبنی گوند و شار و شارۆچکە لە سلێمانی و لە گەرمیان و لە هەڵەبجە و لە ڕاپەڕین و لە چەمچەماڵ لەکوێیە. ئێمە گوندەکانمان تاقی کردوێتەوە یەک بە یەکی ئەو گوندانە و ئەو شار و شارۆچکانە گەڕاوین بۆ ئەوەی لە داهاتوو بزانین و خەڵک بناسین لە دوورەوە پەیامی ئاگرین ئاسا نەگەیەنین نەخێر پەیامێکی جوان و خزمەتگوزاری ئەو خەڵکە شایستەیە و شایستەی لەوە زۆرترە کە ئێستا دەرحەقی ئەکرێت چونکە بەش بە حاڵی خۆم وەکو گەرمیانیەک وەکو سلێمانیەک وەکو چەمچەماڵی و وەکو ڕاپەڕین خەڵکی دەڤەری ڕاپەڕین ناڵێم بە زەیمان بە خۆمانە دێتەوە بەڵام ئێمە کەم و کورتیمان هەیە کە نەمانتوانیوە
پێکەوە لەگەڵ ئەو خەڵکانەی کە بڕیاردەری شاری سلێمانین پێ ڕوبەڕوویان ببینەوە و پێیان بڵێن شەرم نییە ئەگەر ئیدارەدانی خەڵکی شار نازانیت شار پێویستی بە جوانیە، شار پێویستی بە ئەدەبیاتە، شاری گردی مامەیارە، شاری بابان، شاری بارزانی، شاری پارتی و پارتیەکان، شاری لقی چوار لقی چوار بووکی سلێمانی. بۆیە داواتان لێەکەین و داوامان لێکردوون ببنە پاڵنەر و هێزی شکۆی پارتی دیموکراتی کوردستان و بتوانین لە سلێمانی دووبارە هێزێک بین، ئەو هێزەی هەولێر دهۆک بتوانێت خزمەت و خزمەت گوزاریەکانی بگەێنێت بەو خەڵکانەی کە ئەگەر دوێنێ گلەیانە کرد ئەمڕۆ لە تەنیشتی ئێمە شانازی بکەن و هەڵپەڕن و چەپڵی خۆشی لێدەن. سلێمانی پێویستی بە گۆڕانە گۆڕانێکی مەبەستم ئەو گۆڕانەی کە پارتی لە هەولێردا گۆڕانکاری کرد، ئاوەدانی کرد، بۆ ژانەوەی کرد، ژیانێکی شایستەی بۆ هاوڵاتەکان فراهم کرد. پارتی پێویستی بەمەیە لە سلێمانیدا فرسەتێکی پێ بدرێت و ئەو شارە ئاوەدان کاتەوە. ئەمە جەناب لەسەری وەستای. بەڵام با پرسیارێکی دیکە لە بەڕێز سۆران خەڵەف بکەم. بەڕێستان ئێستا بربژێری پارتی دیموکراتی کوردستان، کاندیدی پارتی دیموکراتی کوردستانن. زۆر جار کاکسۆران بە تەواوی ڕەنگەکاندا تێدەپەڕێت، تەنها ڕەنگێک ناکا بە چاوەوە لە خزمەتکردن، لە ئاوەدانی، لە ڕێزگرتن، لە متەوازعیەکەی. کاکسۆران چۆن دەست بۆ ئەمە دەبات؟ دوو فەقرە هەیە هەردووکی تێکەڵ کێش کرد، چونکە بەکاتی بەرنامەکەم بەرەو کۆتا دەڕوات. سنووری شارەکان نازانی و سنووری ڕەنگەکانیش نازانیت. پەروەردەی جوانی پارتی دیموکراتی کوردستان وای بە سۆران خەڵەف کرد کە بەم شێوەیە بیرکاتەوە. ئێمە بە حکمیەوەی نەتەوەی کوردین، هەمیشە وتومە ئەم دێڕە خاوەنیم. گەلی کورد سەری لە تەختی پاشایی بێت میلەتێکی مەزلومە، هەمیشە ئەوانەی کە زوڵمیان لێکراوە خۆشی ئەوێن. بۆیە هەر شوێنێک لە دنیا کە پێویستی بە ئێمە بوو بێت بەندە کارمەندێکی خۆبەخش بووە لە دەرەوەی وڵات، نەک شارەکانی کوردستان. بۆیە لە لای من گەرمیان سەرترۆپی بەرخودان، خاوەنی هێز و ئیرادەی کوردستان، خاوەنی زۆرترین قوربانی هەڵکو ڕووزاوەکانی گەرمیان و چەمچەماڵ و ڕاپەڕین سلێمانی، هەولێر، دهۆک، هەڵەبجە هێزێک نییە بۆ جیاکردنەوەی. ئەبێ ئێمە هەمومان وا بیر بکەینەوە چۆن بارزانی بارەگای لە سلێمانی ئەبێت و شۆڕشەکەی لە بارزانە بێت و دانیشتنەکانی لە بەغدا ئەبێت و کەرکووک بە ناوزەندی جەستەی کوردستان ناو ئەبات. بۆیە ئەبینی لە ڕۆژهەڵات بارزانی خەریکی حلکردنی دۆزیگەری کووردە و لە کۆماری کوردستان و کاتێک بارزانی 7 ساڵ تەمەنیە بێت دێت بۆ پاڵپشتیکردنی شۆڕشی شێخ مەحموودی حەفید. بۆیە سنوور نییە لە لای بارزانی. بۆیە لەم بابەتەیانە بابەتی ئاوەدانی، بابەتی سلێمانی، بابەتی خۆڕاگری، بابەتی پێکەوەی کارکردن، ئەمانە هەمووی ئەو دروشمانن کە ئەبێ ئێمە کاری لەسەر بکەین. و بۆیە من نەمتوانیوە بەخۆم بڵێم خەڵکی چ شارێکم و شانازیشی پێواکەم. من نازانم خەڵکی چ شارێکی، من خەڵکی کوردستانم، من خەڵکی کوردستانم. بۆیە لە هەر شار و شارۆچکەیەک دڵنیاتەکەمەوە هەم دانیشتوم و هەم ماڵیشم لێی بووە، بۆیە حەزم لێی بووە زمانیشم چێشتی مجێور بێت، نەک تەنها ئەو بەرهەمەناوی چێشتی مجێور بێت. بۆیە هیچ کاتێک سنوورمدا نەناوە بۆ ئەوەی کە بڵێن خەڵکی کام شارە و خزمی کام عەشیرەتە. ئێمە ئەزانین هەمومان یەک دۆزمان هەیە، یەک مافمان هەیە بێ بسێنرێت، ئەویش کووردە و کوردستانە. ئەبێ ئێمە بیسێنین، وەریگرین، بەدەستی بێنین. بۆیە من هەمیشە کارم لەسەرەوە کردووە و خەڵکی شاری سلێمانی ئەزانێت دروشمی ئێمە خزمەتکارە. من بەش بە حاڵی خۆم کارم لەسەر و دروشمە کردووە، هەمیشە خزمەتکارم. و ئەگەر ئاوڕێک بیتەوە لە شاری سلێمانی، شاری جوانی، شاری نووسەران و شاری ئەو شارەی کە ئێمە هەمومان شانازی پێوە. کاکسۆران ئێستا ئێمە لە بەرزایەکی شاری سلێمانی داین، هەردووکمان وا تێڕوانی بکەین بۆ شاری سلێمانی. ئەگە بەڕێستان ببینن ئەم شارە لە ڕنگ بڵێ، لە ژینگە بڵێ، لە هەوا بڵێیت، لە کەیف و خۆشی و چێژوەرگرتن و پیاسەکانی سهۆڵەکە و بەردەرکی سەرا و چی پێڵێن سینەماکان و تا کۆتاییەکەی هەمووی پڕە لە ڕۆح،
پڕە لە زیندویەتی بەڵام هەندێک لە سیاسیەکان هەندێک لەو کەسانە دەیانەوێت ئەم شارە تەواو بێدەنگکەن کاکسۆران دەیەوێت لە ئایندەدا هێز و ئیرادە و هیوا و کەیف و خۆشی و سایکۆلۆژیەکی تەندروست بۆ گەنجەکان بگەڕێنێتەوە بە دڵنیاییەوە سلێمانی وە سلێمانیەکان گەنجەکان و پیرەکان ئەوە و خەڵکانن کە دوێنێ پاڵپشتی ئێمە بوون لێمان ناگەڕێن تا دوێنێ لێمان نەگەڕاون خزمەتیان بکەین چونکە ئێمە پەروەردە و خزمەتکاری ئەوانین و پەروەردەکراوی ئەوانین ئەوان داوای مافی خۆیان ناکەن ئەوان قەرزێکیان بەلای پارتی دیموکراتی کوردستانەوە هەیە ئەویش ئەوەیە ئەبێ پارتیە و قەرزە باتەوە بۆ شاری سلێمانی و من داواکارم خەڵکی سلێمانی ئەم جارە جاری دەنگدانە نە شەڕە و نە خۆپیشاندانە خۆپیشاندان لە هەولێرە کرێ بۆ وەرگرتنی خزمەتگوزاری زیاتر بۆیە هەمیشە لە هەولێر وەختێک چاوپێکەوتنمە بێت و لەگەڵ بەرپرسەکان و لەگەڵ خەڵکەکان دووپات لەوە ئەکەینەوە کە ئەو خەڵکەی کە لە هەولێر و دووهۆک خۆپیشاندانەکات لەبەر ئەوەیە کە ئەو خەدەمات و پرۆژانەی پێی گەیشتووە لێی کەم کراوەتەوە ئەوێ زیاتر بێت بەڵام پێچەوانەی خۆپیشاندانەکانی شاری بێنازی من ئەوەیە کە من خەدەماتم نییە هاوکاریم نییە پرۆژەم نییە و هیچ جیهەتێکیش نییە لە ناو شاری سلێمانیا گوێیان لێ بگرێ وەسیقەی پێ بکەن بۆیە لە سلێمانیەوە خۆپیشاندانەکرێ بانگە کرێ بارزانی وەڵام بەرەوە ئەگەر لێیان گەڕێن بە پێ ئەڕۆن بۆی وەرگرتنەوە و سندنی مافەکانیان بۆیە گەرمیانی یەک هاوارەکە ئەڵێ گەرەکمە خەڵکی شارەکە ئەڵێ ئەمەوێ من پێتەڵێم ئەگەر گەرەکمە بێ و ئەمەوێ بێمەکانیش ئەڵێن گەرەکمانە گەرەکمانە بۆیە ئەگەر بە هەمووی بێ هەر گەرەکمانە ئێمە کار لەسەرەوە بکەین جارێکی دیکە هەموو خەڵکانەیانەوێ سلێمانی ببێتە شاری شەڕ و ئاژاوە و باڵباڵێن و هەموو ئەو تیمە پرۆتۆکۆلیە عسکەریانە کە دروست کراوە بۆ ڕاون و دوونان بۆ کوشتن بۆ ڕفاندن بۆ ناشرینکردنی جوانیەکانی شەقامی مەولەوی بەردەرگی سەرا ئۆرزی باخی گشتی بەختیاری توی مەلیک هەموو ئەمانە پێکەوە پێویستیان بەوەیە پارتی ئاسا پرۆژە ئاسا و بە ڕابەرایەتی و سەرکردایەتی جەنابی سەرۆک بارزانی و استراتیژیەتی ئەم درێژکراوەی ئەم کابینەیە کابینەی نۆیەم و لە کابینەی دەیەمە بتوانین هەموو ئەو پرۆژانەی کە حکوومەت یاریێمی کوردستان ناوزەندی کردبوو کە لەسەر خزمەت گوزارەکان و داهاتی ناوخۆی شاری سلێمانی جێبەجێ بکرێت وەک چۆن لە هەولێر سەداسەد جێبەجێ کراوە بەداخەوە لە سلێمانی سەتابیستی جێبەجێ کراوە نازانین ئەو داهاتە بۆ کوێ ڕات بەڵام ئێمە دافعین ڕافعیشین و خشوعیشین و دڵنیاتەکەمەوە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان کار لەسەرەوەکەن مەیدانی سیاسی بگوێزنەوە لە هەولێرەوە بۆ سلێمانی و بیستیدا مەیدانی ئیمتیحانە ئیمتیحانی پارتی و لایەنەکانی دیکە هەمویان لە سەنگەرێک با بتوانن هێندەی پارتی دەنگ و متمانەی خەڵک بەدەست بێنن من کۆتایی بە بەرنامەکە دێنم ڕوو دەکەمە کامێرە و دوایین قسە هەڵدەگرم بۆ بەڕێستان لە دوای قسەی خۆم کە لێرەوە بە بیسەران و بینەرانم دەڵێم لە بازنەی هەڵبژاردندا کاندیدێکی بەهێز کە خۆتان گوێتان لە تەواوی پەیامەکانی بوو گوێتان لەو خەیاڵ و هێزە بوو کە دەیەوێت بیباتە پەرلەمان و دەنگ و متمانەی ئێوە بەدەست بێنێت ئەم هێزانن کە بربژێری متمانە پێکراوی پارتی دیموکراتی کوردستان و لیستی 1990 35 ژمارەی کاندیدبوونی سۆران سەید خەڵەفە دەنگی پێبدەن و تا بتوانێت لە ئایندەدا ببێتە دەنگ و ڕنگ و هێزیەوە کۆتا قسە لای جەنابیانە دەبێت من بەچێتان دێڵم و سپاس بۆ ئەو تیمەی کە لەم کاتەدا لەگەڵمان بوون لە بازنەی هەڵبژاردنەکانەوە خواتان لەگەڵ بێت 1990 لیستی پارتی دیموکراتی کوردستان لیستی ئاوەدانیە و لە ناوی شیانە متمانەدان و
بەخشینی متمانەی ئێوە دەبێتە زنجیرێکی متمانە پێکراو بە گردنی بەندە وەکو سۆران خەڵاف ژمارە 35 هەڵەواسن و دەنگ و متمانە لە ئێوە و خزمەتکردن و داواکردنی مافەکانیان بە دەنگێکی زوڵاڵ و بەرز و نەترسانە و بوێرانە و متمانە و بەهێزی بتوانێت داوا بکات چۆن توانیمان پەیامی خێرخوازی بکەین بە فیگەر لە کوردستان و دەرەوەی کوردستان و دڵنیاتەکەمەوە ئەو پەیامە گەنجە ئاسا ڕۆحسووکە جوانانەی شاری سلێمانی لە ڕێگەی ڕەوتی ئاوەدانی و پرۆژەکانی پارتی دیموکراتی کوردستان چوارچێوەیەکی دیاریکرا و تەنزیم و ئەنتیما و بیر و باوەڕی پارتی بەس ڕابەرایەتی سەرۆک بارزانی بگەێنینە لووتکە. سپاس بۆ ئێوە.